بەناوی خۆی گەورە لە هەواڵ و کاردانەوەی وێب تیڤی ستاندەر لەگەڵتانم. سەردانی مەزلوم کۆبانەیە بۆ ئەمریکا چی لە پەیوەندیەکانی ڕۆژاوا و ئەمریکا دەگۆڕێت؟ بانگێشکردنی مەزلوم کۆبانەیە فەرماندەی هێزەکانی سووریای دیموکرات لەلایەن ئیدارەی بایدنەوە بۆ ئەمریکا وەک پێشهاتێکی گرنگ و نوێ دەبینرێت، بە تایبەت کە وەک یەکەم بەرپرسی کورد بە فەرمی داوەتی واشنتۆن کراوە لە دوای دەست بەکاربوونی سەرۆکی نوێی ئەو وڵاتە. جەمیل ڕەحمانەوە ئەندامی نوێنەرایەتی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا لە هەرێمی کوردستان ڕایگەیاندووە سیاسەتی نوێی ئەمریکا و جۆ بایدن سیاسەتێکی ئەرێنیە و ئەمەش بواری گفتوگۆ و کۆبوونەوەی نێوان هەردوولای ئاسان کردووە. دەشڵێت هەرچەندە وادەی سەردانەکە دیار نییە کە ئەنجام دەدرێت، بەڵام بە دڵنیاییەوە ئەنجام دەدرێت. ئەو سەردانە لە کاتێکدایە پێشتر لە هەڵمەتی بانگەشەی هەڵبژاردن بایدن ڕخنەیەکی زۆری لە ترەمپ گرت کە بڕیاری کشانەوەی هێزەکانی ئەمریکای لە ناوچەکانی ژێردەسەڵاتی هەتەدا. پێی وابوو شەرم بوو بۆ ترەمپ کە پشتی لە هاوپەیمانە کوردەکانی ئەمریکا لە سووریا کرد. ئەوە جگەلەوەی بایدن ڕخنەی زۆری لە دەست درێژە بەردەوامەکانی تورکیا بۆ سەر سووریا دەگرت و پێی وابوو پێویستە سنوورێک بۆ تورکیا دابنرێت. چاوەڕە دەکرێت لە سەردانەکەیدا مەزلوم کۆبانەیە گەورە بەرپرسانی ئەمریکا لە واشنتۆن ببینێت، ئەوەش دەواازەیەکی نوێ بۆ پەیوەندیەکانی ڕۆژاوا بکاتەوە. پشتیوانی سەربازیەکانی ئەمریکا بۆ هێزەکانی سووریای دیموکرات زیاتر ببێت. ئەو داوەتە فەرمیە لە کاتێکدایە لە دوای دەست بەکاربوونی ئیدارەی نوێی بایدن چەند جارێک بەرپرسانی باڵای تورکیا داوایان کردووە ئەمریکا دەسەڵ بگرێت لە پشتیوانیەکانی بۆ هەسەدا کە ئەوان بە بەشێک لە تورکیای دەبینن، بەڵام بە بڕوای چاودێران پێدەچێت ئیدارەی بایدن نەک پشت لە هێزەکانی سووریای دیموکرات و ئیدارەی کوردی لە ڕۆژاوا ناکات، بەڵکو هەنگاوی زیاتر دەنێت بۆ پشتیوانی لە خۆبەڕێوەبەری ئەو بەشەی کوردستان. بەخواتان دەسپێرم.